بێقەدی تووبایی تۆ سەروی ڕەوانم بۆ چییە؟ جەننەتی فیردەوس و عومری جاویدانم بۆ چییە؟ تا موژە و ئەبرۆی جەوهەرداری تۆ بێ ئەسلحەم، خەنجەری قەزبین و شمشێری دەبانم بۆ چییە؟ ڕۆژی وەسڵت هەر سبەینەیە کەوا پرتە و نەدا، من لە تاریکی شەوی هیجرا ژیانم بۆ چییە؟ سەیری تۆی گەر پێ نەکەم کوێر بم ئەگەر چاوم بوێ، وەسفی تۆی گەر پێ نەکەم لاڵ بم زمانم بۆ چییە؟ تا بەهاری ڕووی گوڵڕەنگت بڕێژێ ڕەنگی حوسنی، سونبول و نەسرین و لالە و ئەرخەوانم بۆ چییە؟ بۆ قەدی هەر وەک عەسایە غەیری قومری مەشرەبان، هیچ کەسێ نازانێ ئاهی ناتەوانم بۆ چییە؟ جێگە گازی من هەتا ئەو ڕوومەت و ئەو لێوە بێ، سێوی سەردەشت و هەناری شارەبانم بۆ چییە؟ تۆ کە چاوت پێم بڵێ دەرسی زبانی ئەجنەبی، وەک موفەتیش بەگ ئیتر من تەرجومانم بۆ چییە؟ یار کە فەرمووی بێرە باغی ڕوومەوە بۆ گوڵچنین، بێخود ئیتر ئیزن و پرسی باخەواونم بۆ چییە؟